بۆقسەکردنی زیاتر لەبارەی بڕیارەی دادگا بەڕێز نزار حەیدەر لە کۆڵەری سیاسی لە واشنگتنەوە ڕێگەی سکایپۆ لەگەڵماندایە. بەڵێز نزار حەیدەر سڵاوتان لەبێت و ئەم کاتتان باش. پێتان وایان بڕیارەی عێراق بەم درەنگ وەختە بۆ دەرکراوە؟ سەرەتا سڵاو ڕێز بۆ ئێوە بۆ بینەرانی کەناڵە بەڕێزەکەتان. سەرەتا سەرۆکی پێشووی ئەمریکا ترامپ شایستەی زیاتر لەمەیە، چونکە ئەو دەستێژی کردە سەر سەروەری عێراق، دەستێژی کردە سەر خاکی عێراق کاتێکەوە بەڕاستی فەرمانی دەرکرد دژی ئەم هێرشە، یعنی فەرمانی بەهێزە تایبەتیەکان کرد کە ئەم هێرشە جێبەجێ بکەن لە فڕۆکەخانەی بەغدای نێودەوڵەتیدا. بەڵام لە هەمان کاتدا ئێمە پێمان وایە ئەو بڕیارەی کە ئەمڕۆ لەلایەن دەسەڵاتی دادوەری عێراقیەوە دەرکراوە ڕاستیدا بڕیارێکی سیاسیە، بڕیاری هێزگیرکردنی ترامپ بڕیارێکی سیاسیە، بڕیارێکی ئیعلامی و ڕاگەاندنە، نەک شتێکی دیکە بێت. بەڕێز فایق زێدان باش دەزانێت کەوا ئەم جۆرە بڕیارانە بەڕاستی بە هیچ شێوەیەک جێبەجێ ناکرێت، چونکە یاسای ئەمریکی ڕێگا بەوە نادات کەوە هاوڵەتێکی ئەمریکی لە دەرەوەی خاچی ئەمریکا دادگایی بکرێت. ئەمە یاسای ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکایە، زۆر ڕوون و ئاشکرایە. بۆیە بڕیارەکە هیچ شتێکی لێشی نابێت. لە حکوومەتی دووەمی بەڕێز مالیکی لە ساڵی 2014دا کاتێک کە بینیمان ویستیان کە زیاتر لە 12,000 ئەندامانی هێز ئەمریکیەکان دادگایی بکەن، یاخود بڵێن جارشکە بگەڕێنەوە بۆ عێراق لە هاوکاریکردنیان بۆ شەڕی دژی داعش. ئەمە واشنگتن بە مەرج ئەم کارەی کرد کە پارێزبەندیان پێ بدەن بەو سەربازە ئەمریکیەکان پێش ئەوەی کە بگەڕێنەوە بۆ عێراق بۆ شەڕی داعش. ئەمەیە کە ڕوویدا. بەڵێ ئەیان دەتوانین بڵێن بۆ ڕازیکردنی دڵی هەندێک لایەن بۆ نەکەوەی کە بڕیارێک بێ و چاوەڕێی جێبەجێکردنیشی بکرێت. بەڵێ پێمان وایە بەم شێوەیەکەوە کتۆ باسەر کرد بڕیارێکی سیاسی و ڕاگەاندنە، نەک شتێکی زیاتر، بڕیارێکی دادگایی و دادوەرینی و مافی نییە لە هەمان کاتدا. ئەگەر هاتوو دادگای عێراقی زۆر جدی بواە ڕشت بواە لە بابەتەکەدا، ئێمە باش دەزانین کەەوە ئەو دوو بەڕێزا لەگەڵ کۆ دەبێنەوە لەگەڵ باڵوێزی ئەمریکا بێکەوە کۆ دەبنەوە. لە هەمان کاتدا باڵوێزی ئەمریکا لەگەڵ فەرمانێکی شێزە سەکدارەکانی عێراق بەڕێز سوودانی کۆ دەبنەوە. جیاتر لە 10,000 ئێستا کۆبوونەوەەوە، بەڵام نەمان بینی جارێک نەمان بیست ئەم داواکاریە بەڕێز سوودانی یاخۆت بەڕێز زێدان داوای ئەوە بکرێت کە ترامپ دادگای بکرێت یاخۆت سەرۆکی پێشووی ئەمریکا ڕادستی دادگای عێراق بکرێت. ئەوەمان نەبیست، بەڕاستی ئەومان نەبینیوە. بەڵێ دەگەڕێمەوە لای میوانەکەم. وەک باس کرد فشارێکی سیاسیە، پێتان وایە دەسوەردانی دەرەکی تێدا یان فشاری سیاسی ناوخۆیە تەنها؟ نەخێر، ڕاستیدا ئێمە باش دەزانین کە بابەتی هێرشەکەی فڕۆکەخانە ئەوەی کەواتە زیانی کرد بەڕاستی کۆماری ئیسلامی ئێران زیانی کرد لەم هێرشەدا. وێرای ئەوەی کەوە تاران زیاتر لە جارێک گوتوویەتی لە 3 ساڵی ڕابردوودا گوتوویەتی کە تۆڵە دەکاتەوە تۆڵەی ئەم هێرشەی فڕۆکەخانە دەکاتەوە، تۆڵەی شەیدەکانی دەکاتەوە. بەڵام تاوەکو ئێستا تاران هیچی نەکردووە. تەنانەت بریکارەکانی و میلیشەکانی ئێران لە عێراقدا ئەوەنیش هیچیان نەکردووە. چەندین جار گوتیان کە تۆڵە دەکەینەوە، تۆڵای هێرشەکەی فڕۆکەخانەی بەغدا دەکەینەوە، تۆڵەی شەیدەکانمان دەکەنەوە کە لە فڕۆکەخانە شەید کران. بەڵام تێبینیمان کردمان ئەوان هیچیان نەکرد لە هەمان کاتدا. ئەمڕۆ پەیوەندیەکان لە لێوان حکوومەتی چوارچێوەی هەماهەنگی و ئەو حکوومەتەی کە ئێران پاڵپشتیش دەکات لە هەمان کاتدا چوارچێوەی هەماهەنگی پێکی
هێناوە ئەوان پارێزراون میلیشەکان پارێزگاری لەوە لە بڵێن گروپە چەکدارەکان پاڵپشتی لە حکومەت دەکەن کە ئێرەش لە مانکەدا پاڵپشتن دەکە ئەمڕۆ دەبینین پەیوەندیەکان پەیوەندێکی زۆر وەکو دەگوترێت بەهێزە پەیوەندێکی باشە پەیوەندێکە کە دەتگرێت لە ئاستێک بێت لە قۆناغێک بێت لە مانجی هەنجوینیدا بێت لەگەڵ ئەمریکاش لە هەمان کاتدا تەنانەت بەڕێز سوودانی لە مانجی ڕابردوو 24/12 دوای ئەوەی کە لەگەڵ شاندی سەربازی ئەمریکا کۆبەوە بە ئامادەبوونی شاندی ئەمریکا گوتی عێراق پێویستی بە بوونی هێزەکانی ئەمریکا هەیە ئەمە قسەی سوودانیە کە دەگوتوێتی لە نێو دوو کاوانەدا پێویستمان بە هێزەکانی ئەمریکا هەیە لەژێر ناونیشانی ڕاوێژ و ڕاهێناندا چونکە ئەوان دەزانن کە تاوەکو ئێستا حکوومەتی عێراق پێویستی بە بوونی ئەمریکا هەیە بۆیە پێویستە پێداچوونەوە بکرێت بۆ بڕیاریکەوە ساڵ 2014 دژی هێزەکانی ئەمریکا دەرکرا کە باس لە دەرکردنی هێزەکانی ئەمریکا دەکات بەڵکو ئەم پێویستەی عێراق تاوەکو ئێستا بەردەوامە عێراق پێویستی بە هێزەکانی ئەمریکا هەیە بڕیارێکی لەم شێوەیە هیچ کاریگەریەکە کاتە سەر پەیوەندیەکانی نێوان واشنگتن و بەغداد لە کاتێک دەدایانێت پەیوەندیەکانیان بەهێزتر بکەن یان واشنگتن لەوە تێگا ئەمە بڕیارێکی سیاسیە نەکدادوەری نا پێم وان نییە کەەوە هیچ کاریگەیەکیە و تو ڕنگدانەوەیەکی نێرێنی هەبێ لەسەر پەیوەندەکانی واشنگتن و بەغدا بە پێچەوانەوە ئەمڕۆ دەبینین ئەم جۆرە بڕیارانە ئەگەر چی بڕیارێکی پرۆپاگەندە و سیاسە و ئەلامیش بێ لەمان کاتدا جۆرە بڕیارێکە سیاسیە ئەمە سوودی دموکراتەکان دەشکێتەوە بۆ پێی کە دموکراتەکان ئێستا ئەخوان ئامادە دەکەن لە هەر لە ئێستاوە بۆ ئەو شەڕی هەڵبژاردن هەڵبژارین داهاتوو دەکا ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا لە ساڵی 2024 بەخۆیەوە دەبینێت دیموکراتەکان کار بۆ ئامە دەکەن ئەگەر هاتوو ئەم بڕیارە هەبێت ئەوە بە سوودی دیموکراتەکان دەشکێتەوە سوودی ئیدارەی بایدن دەشکێتەوە چونکە ئەم سوود لەم جۆرە بڕیارانە وەردەگرێت بۆ بابەتی هەڵبژاردن کە ئەگەر چی من ئەمە بەردوور دەبینم ڕەنگە ئەمە بە بابەتی بەلای دیموکراتەکاندا بشکێتەوە لە دژی کۆماریەکان بە تایبەت ئەمڕۆ کە کۆماریەکان ئێستا دابش کراون وەک دەزانن تاوەکو ئێستا کۆماریەکان ئەوانیش ناکۆکن دابش بوون لە ئەنجومەنی نوێنەرانی ئەمریکا ئەگەر چی زۆرینن تاوەکو ئێستا ڕێک نەکەوتون سەرۆکێکی نوێ هەڵبژێرنم کاندیدێکی یەک کاندید دیاری بکەن بۆ ئەو ببێتە سەرۆکی نوێی ئەنجومەنی نوێنەرانی ئەمریکا. بەڕێز نزار حەیدەر لە کۆڵەری سیاسی لە واشنگتن لە ڕێگەی سکایپ لەگەڵماندا سوپاس بۆ بەڕێستان.